نفتتح أعمال الجلسة الاستثنائية لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی یەکەمین کۆبوونەوەی خولی نوێی پەرلەمان وەک پیشەی هەمیشەیان شەڕی پارتی و یەکێتی لەسەر پۆست و ئیمتیازاتەکانی بەغداد دەستی پێکردەوە. لەو چوارچێوەیەدا مەحموود محەممەد و تەبێژی پارتی دیموکراتی کوردستان بە کەناڵی ڕووداوی سەر بە حیزبەکەی ڕاگەیاندووە. پۆستی سەرۆکۆمار لە نێوان پارتی و یەکێتی یەکلایی نەبووەتەوە و ئەوانیش خۆیان بە مستەحەقتر دەزانن بۆ وەرگرتنی ئەو پۆستە. بەپێی خاڵبەندیش دەبێت پۆستی سەرۆکۆمار بۆ پارتی بێت. لە بەرامبەریشدا بێگەر تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاندووە. ڕاستە پۆستی سەرۆکۆمار پشکی کووردە، بەڵام لەناو کوردیش پشکی حیزبەکەیەتی. لە درێژەی ململانیەکان لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار کە لە دەستوری عێراقدا پۆستێکی تەشریفاتیە، فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی بە بەشی کوردی دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە هەموو کورد یەکێتی نییە تا هەموو جارێک پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی بێت. بە بڕوای چاودێران پارتی و یەکێتی لە 2003ەوە سەرڕای ئەوەی دەیان پۆستی گرنگی وەک سەرۆکۆمار وەزیری دەرەوە و سوپاسالاری عێراقیان وەرگرتووە، بەڵام بەرهەمی ئەو پۆستانە تەنیا دەستکەوتی شەخصی و حیزبی و بنەماڵەیی بووە و سەرنجامیش بەهۆی هەڵا استراتیژیەکانی ئەو دوو حیزبەوە لە سەدا 51 خاکی کوردستان بەهۆی ڕیفراندۆمێکی سەقەتەوە بە هێزە کوردەکان چۆڵ کرا. لە ئێستادا چوار لایەنی سەرەکی هەرێمی کوردستان ڕایانگەیاندووە بە پاکێجی تایبەت و سربەخۆ و جیاواز لە یەکێتی و پارتی بەشداری گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق دەکەن. لە نێو ئەو چوار لایەنەشدا کۆمەڵی ئیسلامی کوردستان هەمیشە لە پێناو بەرژەوەندیە باڵاکانی گەلی کورد باجی بە بەرژەوەندیە حیزبیەکانی داوە و چاوپۆشی لە پۆست و ئیمتیازاتەکانی کردووە. ساڵی 2014 لە کاتی دابەشکردنی پۆستەکانی بەغداد لە نێوان لایەنە کوردستانیەکان ئەگەر چاوپۆشی کۆمەڵی ئیسلامی نەبووایە لە مافەکانی خۆی ئەوە نزیک بوو هاوپەیمانەتی لایەنە کوردەکان هەڵبوەشێتەوە. لەو چوارچێوەیەشدا نێچیروان بارزانی لە وتارێکیدا لە کۆبوونەوەی نۆزەی تشرینی یەکەمی 2014 بەهۆی نەرمینواندن لە کۆبوونەوە گفتوگۆکانی بەشداریکردنی هەرێمی کوردستان لە حکوومەتی فیدراڵی عێراقدا بە تایبەتی سوپاسی کۆمەڵی ئیسلامی و ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانی کردووە. نەرمینواندن و چاوپۆشی کۆمەڵی ئیسلامی لە بەرژەوەندی و مافە حیزبیەکانی لە 2014 لە کاتێکدا بوو. لە کابینەی دووەمی حکوومەتەکەی نوری مالیکی لە 2010 وەزیری دەوڵەتی عێراق کە لە پشکی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو لە ئەنجامی کەمکردنەوەی وەزارەتەکان هەڵوەشایەوە و کۆمەڵی ئیسلامیش داوای هیچ قەرەبوویەک و وەرگرتنەوەی هیچ پۆستێکی نەکرد. بە بڕوای چاودێران مافەکانی گەلی کورد بە هێزگەلێک بەدی نایەت کە بەرژەوەندیە تایبەتی و حیزبیەکانیان خستوەتە پێشی بەرژەوەندیە نیشتیمانی و نەتەوەییەکان.